لە ژیانە هەر شتێکی باش هات بە خەیاڵتە لەو دقیقە ڕاستەخۆ ئەنجامی بە. ئەگەر شتانەوێ بزانن بۆ پێتانان تا کۆتایی ڤیدیۆکە بینێر بن. ڕستەیەک گۆڕانکاریی زۆر زۆری هێنا بەسەر ژیان مال و کاتێکە بیستومە. ئەویش ئەوەیە کە ئەڵێت نیکۆلا تێسلا یەکێک بۆ لەو کەسانی کە زۆر بیری کردوێتەوە، کەسێک بۆ لەوانی کە هەمیشە ڕێی بۆ بیرۆکەکانی خۆش کردووە و بە ئێستاشەوە ناوی ماوەتەوە. من باسی لا نەزانستێک یەکەم باس لە بابەتەکانی تری ناکەم. بەهۆی ئەوەی کە زۆر زیرەک بووە لە سەدەکانی ڕابردووە ناوی لەسەر زۆربەی زاری خەڵکە. بۆچی؟ هەڵبەتە پێشتیش باسمان کردووە مرۆڤێکە زیرەک بێ، مرۆڤێکە دانا و ژیر بێ، ناوی ئەمێنێتەوە، لە مێژووە ناوی ئەمێنێتەوە. بابەتی ئەوەی کە بڵێم زیرەکی و ژیری جیایە، ئۆکێ جیایە، بەس من لێرە باسی ناکەم، یعنی ژیری شتێکە و زیرەکی شتێکی ترە. مرۆڤ ئەگەر هەردووکی بێ ئەبێتە مرۆڤێکی باڵا. کەسێک لە نیکۆلا تێسلا ئەپرسێ تۆ بۆچی زۆربەی کاتەکانە بە بیرکردنەوە بەسەر ئەبەی؟ بۆچی کاتێکە بیرەکەیتەوە ئەچیتە شوێنێکی چۆڵەوە؟ بۆچی چەند کاتژمێرێکی زۆر بەدیار بیرکردنەوە بەسەرەبەی؟ وەڵامەکی ئەزان چی بوو؟ پێی وتکە ئەگەر من بیر نەکەمەوە و وەرگرتنم نەبێ بۆ وەڵامەکەم، وەرگرتنم نەبێ بۆ وەڵام، بیرۆکەکەم کەسێکی تر ئەیبە دووبارەیەکەمەوە بەڵامە شێوازێکی تر. نیکۆلا تێسلا ئەڵێ من بۆیە زۆر بیرەکەمەوە کاتژمێرێکی زۆر بەدیار بیرکردنەوە بەسەر ئەبەم و وا لە شوێنێکی چۆڵە بە چەندان کاتژمێردا ئەنیشم بۆ بیرکردنەوە، بۆ وەرگرتنی بیرۆکەکان. تەنها ئەو بەس نیە تۆ بەس بیرکەیتەوانێ، وەرگرتنی بیرۆکە زۆر گرنگە، چونکە هەمومان بیرەکەینەوە، بەڵام کاممان ئەو شتە باشی کە بە خەڵمانە ڕاستەخۆ لەو کاتەیە ئەنجامی ئەین. کەسمان یان زۆر بەکەمی کەسێک ببینی کەوا بکە. بەڵام نیکۆلا تێسلا بە پێچاوانەوە بوو. ئەو ئەڵێت بیرۆکەکان بەناو هەوایە ئەڕۆن. مرۆڤ هەمیشە وتومانە خۆی گەورە زۆر دادپەروەرە، زۆر دادپەروەرە. ئەمەش وا ئەکات کە کەسێ لە من زیرەکتر بێ، کەسێ لە من زانستی زیاتر پێ بێت، کەسێ لە من کارەکانی باشتر بێ و زۆر بابەتی تر، مانای ئەوە نییە کە خۆی گەورە ڕقی لە منە. هەمیشە وتومانە خۆی گەورە خۆی هەموو کەسێکە، مرۆڤێ موسڵمان بێ کافر بێ، و یاساکانی خۆی گەورە بۆ مرۆڤی موسڵمانیش و کافریشە. دیکەواتە کاتێک کە من مرۆڤێکی کافر بەلاما بڕوە ژیانی لە من باشتر بێ، نابێ من بڵم خوایان بۆچی خۆ من موسڵمان بووم، و ناژبێ کەسێکی تر مەلا لەو لاوە بڵێ ئەخر خۆی گەورە هەر بۆ تاقی دەکاتەوە. تۆ چوزانی خۆی گەورە بۆ تاقی مەکاتەوە. خۆی گەورە لەوانێت چاوەڕێی ئەوە بێت کە من کردارێ بکەم، یعنی ناوزوبی لە هاتوین هەنیشتمان خسۆتە پاڵی خۆی گەورە، شتێکمان لە بەسەریە نە ئەو خۆی گەورە شتی لە چاری تۆ نووسیوە، شتێک بانخەست خۆمانە ئەنجامی ئەین ئەڵێ نە ئەو خۆی گەورە ئەو شتی لە چاری تۆ نووسیوە. خۆی گەورە مرۆڤەکانی بە شێوازێک دروست کردووە کە خۆیان لە نێوان چەند هەڵبژاردەیەکە دانێکان هەڵبژێرن، نەک ئەوەی کە تۆ مەیلی شتێکە نەبێ بڵێ وڵا خۆی گەورە شتی بۆ نووسیوم، تاوانی ئەنجامی بڵێ وڵا خۆی گەورە ئەو تاوانی لە لەوح المەحفوظ نووسیوە، من هەربێ ئەنجامی بم. خۆی گەورە ئەزانێت تۆ چ شتێکەکەی، ئەزانێت کە تۆ ئایا کەمان هەڵبژێری، نەک تۆ بە شتێک پێوەستکە بڵێن ئەبێ مرۆڤەم تاوانە ئەنجام بە، ئەم مرۆڤە بێ ئەو شتە بکە، ئەم مرۆڤە بێ ژیانی ناخۆش بێ. خۆی گەورە زۆر دادپەروەرە. من زۆر خوێنەوەم بۆ ژیانی مرۆڤە غێرە موسڵمانەکان هەیە. هەمیشە ئەپرسم بۆچی کەسێک کە موسڵمان نەبێ بەڵام زۆر دڵخۆشتر بێ لە من، ساماندارتر بێ لە من، کۆمەڵایەتی تر بێ لە من، لایەنی زانستی لە من زیاتر بێ، بۆچی؟ ئەی باشە من موسڵمان نیم، ئەی باشە دینەکیم ڕاست نییە، بگومان بەڵێ، بەڵام خۆی گەورە هەموو شتێکی بەیاسایە، هیچ شتێک لە چەقەنەیەکە نایەتە دەستمان، هەموو شتی هەوڵدانی ئەوێ. جابۆی ئەم شتم پێوتن پێشەوەی کە قسەکەی نیکۆلا تێسلا ڕوون بکەمەوانێ، تەنها بووی لەو فکرە تێبگەن جیاوازی کەسێک چییە کە دڵخۆش بێ، کەسێک کە دڵخۆش نەبێ، ئێتە چۆن موسڵمان بێت کافر، ڕوونم کردەوە شتەکان ئالێرەوە دروستە بێت، بیرکردنەوەمان بۆ شتەکان چۆنە. جا ئەو قسەیە بەڕاستی زۆر کاریگەرە لەوەی نیکۆلا تێسلا وتی، ئەڵێ بیرۆکەکان بەناو هەوایە ئەڕۆن، و فعلەن واشە، چونکە ئێمە قسەکانی کە من ئەیکەم هەمووی لەرە بە وزەی جیاواز ئەگوازرێتەوە، کە قسەکانمان لەرە بێ کەواتە ئەگەری ئەوەی هەیە کە زۆر مێنێتەوە. من زۆر لەسەر ئەو شتانە خوێندەتەوانێ، لەسەر ئەوەی کە کەسێک بچێتە شوێنێکی زۆر بە کورتێکی خۆماڵین ڕاقی، یعنی کەسانی پلە و پابەرزی لێبێ،
کەسانێکی لێبێ کە ساماندار بن، کەسانێکی لێبێ کە زۆر دڵخۆش بن لە ڕووکەشا زۆر ڕێکوپێک بن، زۆر کاریزمی بن، کە هەر تێکەڵی ئەو جۆرە کەسانابی زمانی جەستە گۆڕێ، ئەتەوێ هەمیشە باشتر بی، ئەتەوێ جوانتر بڕۆی، ئەتەوێ بە جوانترین شێوە بڕۆی بەڕێگەیە، ئەتەوێت جوانترین جلێ لە بەرابێ، بە جوانترین شێوە قسە بکەی. هەر کەچی بۆ ئەو شوێنە بیرۆکی زۆر باشە بۆیە، بۆ ژیانی کۆمەڵاتی و بۆ ژیانی زانستی و بۆ ژیانی ئابووری و لە خۆتۆ بیرۆکە بۆیە. بیرۆکانە چۆن سەر هەڵێن؟ بیرەکەی تۆڵی نازانم چۆن بۆ چیم بۆ ئەم شوێنانە بیرۆکی زۆر باشم بۆیە. بەڵام ڕاستێکی ئەوەیە وەکو پێشتر باسم کرد، قسەکانی ئێمە هەمووی لەرە بە ژوورەکان ئاگوازرێتەوە، ئێمە نایان بینین، هەمیشە وتمە زۆر شتێ لە ژیانە ئێمە نایبینین، بەڵام بوونیان هەیە بەڕاستی. چکە گە چای مرۆڤ زۆر شتی ببینایە مشکی تەحملی نەئەکرد، جای ئێمە توانای بیستنیشمان سنووردارە، زۆر دەنگ هەیە ئێمە نایان بیستین، بۆ نمونە دەنگی ئاژەڵێ بێ، دەنگی بابڵێن بورکانێ بێ، شتێک بێ لەژێر زەویە، ئێمە نایان بیستین. ئەگەر ئەوانمان بیستایە نە ئەمانتوانی بخەوین، نە ئەمانتوانی نان بخۆین، مشکێکی قورسمانە بوو. کاوزە هەموو ئەو شتانە بوونیان هەیە بەڵام نایان بینین بە چاومان. جاکە تۆ ئەچیتە ئەو شوێنە ڕاقیەی کە باسم کرد، ئەو بیرۆکە باشانە بۆیە بۆچی؟ قەت بیری کردوتەوە بۆچی؟ لەبەرەوەی کاتێک کە تۆ لەو شوێنەیەی خەڵکی ئەو شوێنە هەمووی باز لە شتی ئەرێنی ئەکات، خەڵکی ئەو شوێنە هەمووی باز لە بزنس ئەکات، خەڵکی ئەو شوێنە هەمووی باز لە کەسایەتی باش ئەکات، لە کەسایەتی کاریزمی ئەکات، لە پرۆژی باش ئەکات، باز لە شتێکی نەرێنی ناکەن مەگەر چۆنەها. کەواتە بیست و تاڵێ لەگەڵ مەجلیسی زانانە دابنیشە تا تۆش ببیتە بەشێک لەوان علمیان فەلسەفیان، قسەکە زۆر ڕاستە. بە هەمان شێوە کاتێک لەگەڵ ئەو مەجموعەدا ئەنیشی ئیتر کافەیەکە کە بەس ئەو کەسە ڕاقیانی تایە کە باسم کرد، سێر ئەکەیت کە بیرۆکی زۆر باشە بۆیە بۆ گۆڕینی ژیانە. هەلە خۆتۆ هەستەکەی ئەڵی ژیانم ئەم شتەوە خراپی تا بێ بیگۆڕم، یعنی بیرۆکی باشە بۆیە، بیرۆکی خراپێ لێ دوورەکەوێتەوە، لە پڕا بیرۆکی بزنسێکە بۆیە لە ژیان تا بیری لەو بزنسە نەکردوێتەوە. بۆ لەوانەیە کەسێک لەو بەری تۆ لە کورسێکی ئەو بەری تۆ کە نانەخوا یا کە قاوەیەکە خواتانێ لەگەڵ هاوڕێکە بەس لە بیرۆکی ئەو هەمان بزنس بکەن. کەواتە لەرەلەری قسەکانی ئەو کەسە بە ژوورەکە بڵاو بووە، بە شوێنەکە بڵاو بووە. کەواتە فعلەن زۆر دروستە ئێمە قسەکانمان کاریگەری هەیە، بیرۆکەکانمان لەرەلەری تایبەتی خۆیان هەیە. نیکۆلا تێسلاش ئەمەی زۆر زانیوە، بۆیە زانیوێتی کات بێک ئاراستە ئەڕوا تەنها ڕێکە باشە، یعنی من و تۆ ناتوانین بچینەوە بۆ ڕابردوو، ناتوانین بچینەوە بۆ دوێنێ، هەڵەکانی دوێنەمان چاکەین، ئیلا بێک ئاراستەیە ئەڕوا. ئەژڵێت کە بیرۆکەکان کە چانسەکان کە دەرفەتەکان هەمویان بێک ئاراستەیە ئەڕۆن. ئەگەر تۆ ئەمڕۆ وەری نەگری تۆ جێ ئەهێڵێ خۆ حافیز ئەچێ بەلای کەسێکی تر وەری نەگرێ ئەڕوات، هەمیشە بە بەرداوای بیرۆکە ئەڕوا. یعنی بەڕاستی ئەمە وا لە مرۆڤەکە زۆر دڵخۆش بێ ئەگە بەلایەنە ئەرێنێکە سێریکەی کاتەڵی ئۆکی دەرفەت بۆ هەموو مرۆڤێکە، دڵخۆش بن بۆ هەموو مرۆڤێکە، بەڵام ئایا کامان ئەو شتە قوبوڵەکەین ئەڵێ من ئەو شتە وەرئەگرم. کاتە با تەنها بە شێوازێکی تەقلیدی نەژین، بە شێوازێک نەژین کە باو باپیرانمان چیان وت بڵێن ئۆکی تاوە بەس ئەو شتە دروستە. با خەریکی زانستی سەردەم بین. کاتە تاکەشت کە تۆ لەم ڤیدیۆوەری بگری ئەوەیە کە پێت ئەڵێم تکایە هەموو ڕۆژێک کاتێک بەتەنیا بە، ساتێ بەتەنیا بە، با کەسە لا نەبێت، تەنها خۆت و وەرەقەکەی دەستە، خۆت و قەڵەمەکە و وەرەقەکەی دەستە دانیشن، با شوێنەکەت چۆڵ بێ، موبایلێ لا نەبێت، چاو داخۆ بەس بیرکەرەوە، بەس بیرکەرەوە، سێرێکی شتی زۆر باشە بۆیە. هەر ئەوەی کە مشکی خۆ ساف کرد بی لە شتی نەرێنی نەکەیتەوە، تەنها بی لێ ئێسات کەرەوە، بیرۆکی زۆر باشە بۆیە. و پێش تاڵم ئەو بیرۆکی ئەمڕۆ بۆ تۆیە بەیانی بۆ منیە. ئەگەر بێت و بیرۆکەکە وەرنەگری، ئەگە وەرێ گرت بیرۆکەکە نایە بۆ من، لەوانەیە پاش چەند ساڵێکی تر ئەو شتە بۆ من بێتەوە، باشە؟ بەڵام ئەگە بیرۆکەکە وەرنەگرت بیرۆکەکە ئەڕوا بە هەوایە، یا بۆ من دەرەچێ یا بۆ کەسێکی تر. جا ئایا تۆ قبوڵ یەکەی ئەو بیرۆکی کە لە بنەڕەتا بۆ تۆ هاتووە بی بە کەسێکی تر، بیرۆکی بزنسێکە، بیرۆکی ئیشێکە، بیرۆکیەکی داهێنەرانەیە، بیرۆکی شتێکی چاکە. ئەگەر تۆ بیکەی هیچ مرۆڤێک ئەم پشتی پێشتر نەکردووە، ئەگەر تۆ بیکەی ئەبیتە مرۆڤێکی باڵا، تۆ بیکەی ئەبیتە مرۆڤێکی سەرکەوتوو، مرۆڤێکی خاوەن ئامانج، مرۆڤێکی بەبەها، نەیەکی پێچاوانەکی تێرک و خۆت ئەمێنیتەوە. کەواتە کاتێ شتێکی باشە بە خەیاڵتە لەو دەقەیە بیکە، نەیەکی قەت گلەیی مەکە، قەت گلەی لە چارەنووسە مەکە. بیستوتانە زۆر جا کەسێک ئەڵێ خوڵایی ئەگەر پار ئەو شتم جێبەجێ کردایە ئەم ساڵ ژیانم وا خۆشە بوو، یعنی ئەو دەقی بۆی هاتووە گوێ پێ نایە ئیهمالی کردووە. من پێڵم ئیهمالی کردو نەک بڵێ وڵا بە سوتفە شتێکی نەکرد، شتێک نیە بەناوی سوتفە، خۆی تەمەڵی کردووە.
هەمیشە ئەڵن خۆزگە پار ئەو شتم کردایە باشە مانگی پێش ئێستا بۆ شەقم لەو دەرفەتە هەڵا لە ژیانمە ئێستا ژیانم 180 دەرەجە گۆڕابوو لە کۆتایی پەشیمانی بۆ ئەمێنێتەوە ئەگەر و کاتە وەری کردایە فعلەن ژیانی ئەگۆڕا بەڵام شەقی تێ هەڵا چوو بۆ کەسێکی تر بیرۆکەکە بۆیەش زۆری داهێنانەکانی سەردەمی نیکۆلا تێسلا ئەڵێم زۆر زانای تریش هەبوون هەل لە سەردەمی نیکۆلا تێسلایە بەڵام زۆربەی داهێنانەکان هی نیکۆلا تێسلا بوو لەلایەنی زانستیەوە ماشەڵڵا کەسێکی زۆر سەرکەوتوو بووە کاتی خۆی چونکە هەمیشە باوەڕی بە شتە بینراوەکان هەبووە ئێمە هەمیشە شتێ بە چای خۆمان نەبین ئەڵی نە ئەو شتە نییە نە ئەو شتە بۆ من نابێ کورە من ئەو شتیان نەوتووە ئەوای نەوتووە هەمیشە لەرە بەرز بووە هەمیشە خۆی بە باشترین بیرۆکەکان زانیوە بۆیە هەمیشە بیرۆکی باشی بۆ هاتووە داهێنانەکانی هەمووی بەهۆی بیرکردنەوە باشەکانیەوە بووە بیرۆکەکانی قبول کردووە نەک بڵێ خوا حافیز و بچێ بۆ زانایەکی تر بیرۆکەکە بۆیە کاتی ژیانی تۆ ئەڵێ وەڵام من ژیانم ناخۆش و نازانم ژیانم خۆزگە خۆشتر بووایە هەموو شتێک لە ژیانە دەرفەتە بێت بەرەو ڕووی تۆ شتە ناخۆشەکە ئەوەیە کە ڕاستە شتی کە توی جێهێشتۆ چۆ بۆ لای کەسێکی تر ئەو شتی قۆستۆتەوە ئەو بیرۆکی قۆستۆتەوە بەڵام هەواڵە خۆشەکە ئەوەیە کە بە بەردەوام بیرۆکی تریە بە هەمان شێوەی ساڵەکانی پێشووترەکەی بیرۆکەکان چانسەکان شەقی تێ هەڵەیت بۆ کەسێکی تر یان نەخێر ئەم ساڵی گۆڕینی ژیانی تۆ ئەبێ لەم و دووە هەموو شتەکان هەموو پەیامەکان حتا قسەی کەسێک کاریگەری لەسەر تۆ ئەبێت ئەڵێ ئەم شتە بۆ من کراوە نشانی ئەم شتە بووم ئەم شتە بۆ من ئەبێت ئەم شتە لە ئایندە ئەبێ بەهی من ئەبیتە ئەو کەسە یان وەگوتم نەخێر تەنها شەق لە دەرفەتەکان هەڵەیت و هەموو ساڵێکی ژیانە دووبارە ئەبێت و کۆپی یەک ئەبێت هەر بمێنن